بۆ قسەکردنی زیاتر دەربارەی فیلمی زەوی سەخت و ئاسمانی دوور دیمەنزەندی لە لامان میوانە دیمەن خان سڵاو لەبێ بەخێر بێ. سڵاوتان لەبێ زۆر خۆشحاڵم کە زۆر سپاس دەکەین. فیلمی زەوی سەخت و ئاسمانی دوور لە فۆرمدا فیلمێکی بۆ نمونە شعریە ئەتوانم بڵێم فۆرمێکی شعری هەیە. بۆ بەڕێستان ئەم ئەزمونە چی خستە سەر خەرمانی کارکردنتان؟ وڵی ئەم فیلمە زۆر لە لای منەوە تایبەتە، ینی من بەردەوام لە هەموو شوێنێک ئەڵم ئەمە ناسنامەی منە ئەم فیلمە بۆ ئەوەی کە ژنبوونی بیر من خستەوە کە چەندێ ژن ئەتوانێت بەهێز بێ. ئێمە لە سینەماکانی تر بڵین لە فیلمەکانی تر لە سینەما لە پێشتر بینیومانە کە ژن بەردەوام وەکو هێما یان بڵین وەکو وێنە نیشان ئەدرێ، بەڵام لێرە ژن زۆر پیرۆسترە، ژن خاوەن ئەقڵ و ئیرادەی خۆیەتی وە سربەخۆوە. بەڵێ و دەستخۆشی لە کاکەوراز و کاکمەنسوورەکەم بەڕاستی کە توانیویانە ئەم چیرۆکە جوانە پێک بێنن کە ژن ئەتوانێت کاریگەری هەبێ لەسەر ڕەوەتی چیرۆکەکە. دەستان خۆش بێ سەرکەوتوو بن. یەکێک بوویت لەو ئەکتەرانەی کە خەڵاتی فیلمی ئاسیا پاسیفیک وەرگرتووە لە لۆس ئەنجلس. بێگومان ئەزانین کە ئەمە هەر ئەو خەڵاتە نییە و پێشتریش خەڵاتی ترت پێبەخشراوە لە یەک دوو فیستیڤاڵی پێشووتردا. ئەمەیە بپرسم ئەم خەڵاتە بۆ بەڕێستان چی پێبەخشین؟ واللهی هێزێکی زۆر تایبەت کە ئەوەی کە ژن ئەتوانێت لە دەرەوەی وڵاتیش خۆی نیشاندا بە تایبەت کە کورد بێت و دواتر تۆزێک وریاتری کردمەوە کە هەر فیلمێک نەڕۆم و هەر سناریۆی هەڵ نەبژێرم و دوایە زانیم کە هونەرمەند ئەتوانێت زۆر نزیکی دڵی خەڵک بێتەوە. بەس من هەمیشە ئەڵم کە من شاگردم لە هونەرە. ینی خەڵات نابێت تەسیرێ کاریگەر بێ لەسەرەوەی کە تۆ بڵیتەوە من ئەکتەرێکی زۆر باشم. ئەو خەڵاتیشم پێشکەش کرد بە تەواوی کچ و ژنانی ئێزەدی و کورد. دەستان خۆش بێ. بەو پێی کە کچی یەکێک لە گۆرانی بێژەکانی ڕۆژهەڵاتی کوردستانی ئەمەیە بپرسم موزیک هونەری موزیک چی پێبەخشیت یان چ کاریگەریەکی هەبوو بە تایبەت لەم فیلمەی کۆتاییدا؟ ئەم پرسیارم زۆر حەز لێیە بۆ ئەوەی کە خوا لێ خۆش بوو باوکم مامۆستا عەلیزەندی ئەتوان بڵم ئەم بەشێک لە دیمەنێک لەم فیلمەم خۆم پێشکەش بۆ کرد کە سپاسی کاکۆراز دەکەم ئەوەی کە ئەو ئیجازەیەدا کە یەکدانە لە گۆرانیەکانی باوکم لە فیلمەکە کۆپلەیەکی بڵامەوە لەوانەیە دەنگم زۆر خۆش نەبوو بێ، بەڵام ئەو هونەرە لە باوکم بۆ من هاتوو منوە ئەڵە من هەمیشاڵە مامۆستای من بۆ چۆن تەنیا کەسەکە. واتە ئەتوانم بڵێم ڕۆحی باوکە لە نێو ئەم فیلمەدا زیندووە. بەدڵ خوا لێ خۆش بێت هیوای سەرکەوتن بۆ بەڕێزە ئەخوازم. تۆ وەک شانۆکار لە سەرەتا دەرکەوتی و کارە کرد دواتر بۆ دراما و بۆ سینەما. ئەمەیە بپرسم سینەما یان شانۆ؟ هەردووکی بە جددی هەردووکی. شانۆ زۆر زەحمەترە لە لای من چۆن تۆ ڕاستەوخۆ لەگەڵ خەڵک و ئەو هەستە ڕوو ئەبیەوە، بەڵام نازانم سینەمایش لە لامەوە هەر ئەو جوانی خۆی هەیە، بەڵام من ئەڵم زۆر بیری شانۆم کردو حەزم لێیە دووبارە دەرفەتێک ڕوو بدات و شانۆیەکی کوردی لە کوردستان بکەم. ئەوەش یەکدانە لە خەونەکانما کە ئەزام ئەویش ئەبێت. بۆ پێی بەڕێستان لە باشوور و ڕۆژهەڵات و ئەتوان بڵێم ڕۆژ ئاوا و لە زۆربەی ئەم شوێنە کوردیانە کارە کردووە تا چەند گرنگە هونەرمەند لە جوگرافیایەکی سنوورداردا خۆی نەهێڵێتەوە پەل بەهاوێ بۆ چەندین شوێنی تر و بەهرەکانی بەدیارکەوێت لە هەموو ئەو شوێنانی کە چۆنەڵی بینەر دەستی پێ ناگات. من باوەڕمەوەیە کە هونەر ینی زمانێکی جیهانیە ئەبێ یەکەم شتێکە ئەیکا هونەرە بێ سنوورەکان تێپەڕ بکە. بەڕێی من کە کاتێک سنوورەکان ئەشکێنێت ئەو معنای هونەریە ئەگرێت.
و دواتر ئێمە وەکو کوردێک چۆن خۆمان پێناسە بکەین بە وڵاتانی تر بە سینەمای تر بە خەڵکی بێگانەی لە وڵاتەکانی تر ئەوانیش ئاوا ئەمان ناسن و پێناسەمان پێکەن کە من وا بیرەکەم ئەم فیلمە ناسنامەیە بەڕاستی بۆ کورد بۆ مێژوو بۆ سینەما و زۆر زۆر دڵخۆشم و زۆر بە شانازیەوە ئەڵم کە لەم فیلمە بەشدارم و بۆتە هۆی ئەوەی کە هەر ئەم ڕێگایە کە هاتووم بەردەوام بم و لەخوا بە زیادیش بێ کە کاتێک لە شانۆ دەستم پێکرد لە بڵین لە ئورومیە من دەستم پێکرد وتم یەک ساڵ لێرە ئەبم ئەبێ ئەمە ببم بۆ کوردستان ڕاستە من بۆ سینەمای فارسیش ئیشم کردو بەڵام چ خۆشترەکە تۆ بۆ کوردەکە و خزمەتە بکەی و ئەو سنوورانەیش بشکێنی و بڕۆیە توزانم هالیوود و فستیواڵەکان و خەڵات بەدەستبێنی یان هەر لە فستیواڵەکانیان بە شانازی و بەشداروی بڵێ ئەو فیلمە جوانەی ئێمە و فیلمی باشیش ببین و کوردیش بناسن کورد ئاوایە کورد هەر بڵین بەدبەختی و هەژاری و ئەوە نییە کاکەوراز ئەمەنە جوان ئەم فیلمەی پێکێناوە ئەمەنە جوان کوردی نیشانداوە کە ئەزانم ئەبێتە ئاشتی بینەر لەگەڵ سینەمای کورد ئەم فیلمە. دیمەنزەند سپاس کە ئامادەبووی لەگەڵمانە هیوای سەرکەوتنتان بۆ خوازم هیوادارم فیلمێکی جوان لە سەر شاشەکانی کوردستان ببینی. زۆر سپاس بەڕێزی دەستان خۆش بە دەستی کورد ساتیش خۆش بێکای میشە پاڵپشتی هونەر و هونەرمەند بۆ زۆر سپاس بەڕێزی.